سەرەکەین لەسەر ئەم پرسە پرۆسەی چەکدانانەکە چۆن بوو چۆن لێ بڕوانین و ئایندەی کورد لە ناوچەکە چی دەبێت گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا محەممەد ڕۆف سیاسەتمەدار مامۆستا سڵاو لێبێ سڵاو لە ئێوەش زۆر بەخێر بێ سپاس بەخێرات سەرچاو مامۆستا با لە پرۆسەی چەکدانانی پەکەکەەوە چەک سووتاندنی ژمارەیەک گەریلای پەکەکەەوە دەست پێ بکەین پرۆسەکە چۆن بینی چۆن خوێندنەوەی بۆ بکەیت بەناوی خوای بەخشندەی مەرەبان ئەوەی دوێنێ بینیمان پێم وایە بێ جانیبێکی عاتیفی لێ دەرکەیت کە ئەبینرا ئەو چەکانە ئەسووتێنرێ و ئەو گەریلانە چەکدائەنێن تۆزێک کاریگەری دەرونی هەبوو لەسەر تاکی کورد بەڵام هەموو کەسێک سیاسەتمەدارەکان دەوڵەتەکان حکوومەتەکان ئەوانەی بە وردی چاودێری دۆخەکە ئەکەن هەمویان خۆشحاڵیان دەربڕی لە ناوەی کوردستان لە عێراق حتا ئەمریکا ئەوەی تر تورکیا بۆ خۆی پرۆسەی خۆیەتی لەگەڵ ئۆجەلانە کە بەڕێیەکەن پرۆسەکە زۆر بە ڕێکوپێکی بە جوانی وەک نموزەج وەک سمبولیک ئەوە ڕەمزی ئەوە بوو کە کورد بە عەمەلی هەنگاوی یەکەمی نا بە عەمەلی ئەمەی تا ئیسەکرا بوو قسە بوو و قسەکانی شەم و ئیجابی و ڕێکوپێک بوون و ئەو هەنگاوانەی یەک لە دوایەک ئەهاتن هەر لە دەست پێشخەری یەکەمی مەهاپەوە هەتا پشگیریکردن وتاری یەکەم و بەیان نامە یەکەمی ئۆجەلان پشگیریکردنی ئۆردۆغان دوایی تەواوی حیزبەکانی تورکیا ئەو هەنگاوانە هەموو ئەکرا بڵی قسەن هەتا پێرێ دوێنێو پێرێکە بە چای خۆمان دیمان پەکەکە هەنگاوی کرددارینە ئێستا هەموو کەس چاوەڕێ ئەوە ئاکا کە تورکیاش وەکو دەوڵەت ئاخپارتی و مەهاپە وەکو حیزب و پەرلەمان بێنە دەست بۆ هەنگاوی کردداری هەندێک دەڵێن وتارەکەی دوێنی ئەردوگان جۆرێک لە ئیتر بە کردداری بوونی وتەکانی پێشووتریانە وتار کردەوە نییە وتار هەر وتارە ئەبێ ئەو وتارە بگۆڕێ بۆ کردەوە بگۆڕێ بۆ کردەوە چۆنە بۆ نمونە زوو ئەکتیڤکردن و چالاکردنی ئەو ئیشانەی کە چەند مانگە لە پشت پەردەوە ئەکرێت بۆ هەندێک دەستکاریکردنی یاسا یا داهێنانی یاسا یا ڕێوشوێنی یاسایی بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ دۆسەکە ئەو دۆسەیە کە هەیە کە دۆسی ئاشتیە و بە عەمەلی لەگەڵ ئەم کەسانی کە چەکدائەنێن و ئەو سیاسیانەی کە چەکدار نین بەڵام دێنە ناو دۆسیەکە و ناویان هەیە مەسەلەن حکمیان لەسرە بەغیابی و ئەوانەی کە ئیسە لە زیندانەکانان چۆنێتی مامەڵیان نەکرێ و ئەمەی چەکدائەنێ چۆن لە پرۆسەیەکی کردداریە لە پێش و عەفویەکی عام گشتی دەرئەچێ دوایی ئەو شتانی کە لە سەریانە لە ڕووی قانونیەوە لە سەریان نامێنێ وەکو لە ڤیددیوەیەکی بچووکە دیمان وەزیری داد ئیمزای ئەو دۆسیانەکە کە ئێستا زیندانن لە ناو تورکیان و ئیمزایانەکە کە ئەوانە کۆتایی دێ بە زیندانەکەیان و بڕیاریان بۆ دەرەکرێت کە ئەمانە هیچیان لەسەر نامێنێ ئەمە بەشێک بریتە لە گەریلا و چەکدانان و ئازاد بوون و بە هاوڵاتی بوونی ئاسایی ئیترە بێ بمەنە هاوڵاتیەکی ئاسایی تورکیا بەشەکەی تری بریتە لە استراتیجیاتی پرۆسەکە ئەوە بەشە زۆرەکەی لای ئێمەوە دیار نییە بەڕاستی زۆرتر لە نێوان عەبدوڵڵا ئۆجەلان و سەرۆکی ئاخپارتی ئۆردۆغان لەگەڵ مەهاپە ئەو بەشە استراتیجیەی هەتا ئێستا زۆربەی معلوماتەکان زانیاریەکان نادرکێنن نایەڵەن پرسیاریشیان لێ کراوە من بۆ خۆم متابعی زۆرم کردووە و لەو چەند مانگا قسەی زۆرم لەسەر ئەم بابەتە کردووە نهێنیەکە پاراستنی نهێنیەکە لە ئەگەڕێنەوە بۆ یەک کۆکارەوی ژەوەی ئەڵێ چەند جار هەوڵمان داوە هەم دەوڵەتی تورکی و حیزبەکانی و هەم ئۆجەلان و حیزبەکانی پێش دەمپارتی هەوڵی زۆر دراوە بگاتە نەتیجە ئەم ئاشتیە بەڵام لەبەر درکاندنی زانیاریەکان و لەبەرەوەی کەوتوتە ناو ئیعلام و دەمی خەڵک بەشێکی لە ناو ئاسی ناوخۆ بەشێکی لەسەر ئاستی دەرەوە لەبار براوە بۆی ئەم جاراڵن نایڵێن یعنی ئەو ئیشانی کە ئەمانەیە بە عەمەلی بیکەین نایدرکێنن هەنگاو ئیشەکان ئەکەن جا ئەوە شتێکە کە تقریبان ئەتوانین بڵێن جێگەی دڵخۆشیە مامۆستا کەواتاگەر پرسیار بکەم جیاوازی ئەم جارە چی هەوڵەکانی ئەم جارە چێ لەگەڵ هەنگاوەکانی پێشووترا خۆ بە درێژایی چەندین ساڵ
لە دروستبوونی پەکەکەەوە هەر ناو بەناو هەوڵ هەبووە بۆ پرسی ئاشتی و ئاگربەست تایبەت لە سەرەتای نەوەدەکانەوە هەوڵەکانی مامجلال لەگەڵ تورکدۆزال و دواتریش ینی هەر لە سەردەمی ئەردوگان خۆشیە هەوڵی تر هەبوو بۆ پرسی ئاشتی. جیاوازیەکان ئەتوانین بڵین لە چەند خاڵێکایە. یەکەم ئەو بارودۆخەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتووتەکایەوە پێشەوەی سووریا بکەوێ ئەم پرۆسەی ئاشتێ لە تورکیا دەست پێ کرد. کەواتە تورکیا و احتیمالی زۆری شەیە ئۆجەلان زانی بێتیان و ئاگادار کرابنەوە کە بارودۆخێکی گۆڕانکاری قوڵ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەست پێەکە و لە هەر وڵاتێکە تەوەتوری سیاسی هەبێ کێشەی قوڵی سیاسی هەبێ دوور نییە ئەم گۆڕانکاریە وڵاتش بگرێتەوە. بۆیە تورکەکان زوو هات نەدەست و ئەم جارە ئۆردۆغان زیرەکانە ئیشەکەی کرد بە خۆی نەیکرد تا نەیاری زۆری بۆ دروست بێ بە مەهاپە و سەرۆکی مەهاپە کردی و ئەوی کرد بە ئەو کەسەی کەوا یەکەم جار تەرحیکا چونکو جارەکانی کە خۆیان ئەیان کرد سەری نەگرت ئەم جارە بەوان کردی جا حیزبەکانی تری معارەزەی کردە شەریکی پرۆسەکە و قەنەعەتیشی پێکردن ئێمە ئەم شتە نەکەین لەم گۆڕانکاریی کە بەڕێوەیە دوور نییە پریشکی ئەو ئاگرانە بەر ئێمەش بکەوێت و ئەبێ خۆمان لە پێشۆ کێشەکە ئەمە هۆکاری یەکەمی. مامۆستاندێک دەڵێن ینی ئەوانی کەشتەوا بکەم جیاوازیەکان جیاوازی دووەمەوە یەکە ئۆجەلان وەکو کاراکتەرێک و بەشێکی سەرەکی ئەم پرۆسەیە هاتە مەیدانەکە و بە جددی خۆشی و دەمپارتیش کەرانە کاراکتەری جددی نە ئەمە یەک تەرەفە نەبوو وەکو دەوڵەت و حیزبی ئاکپارتی و فلان بکرێ کاراکتەری سەرەکی ئێستا وەکو شەخص ئۆجەلانە ئۆردۆغانە لەگەڵ سەرۆکی مەهەپە ئەمە وەکو سەرەکی خۆیان لەسەر شاشەکان خۆیان بەردەوام قساکەن خۆیان بەردەوام تەسری حەدەن خۆیان بەردەوام پشتگیری لە یەکتر ئەکەن و دەمپارتیش هیچ حیزبێکی تری کوردی پێشتر وەکو دەمپارتی و ئێستا دەستکراوە بێ لەگەڵ هەموو حیزبەکانە و سەردانی ئیمرالی بکە و سەردانی هەرێمی کوردستان و حیزبە سەرەکیەکانی بکە و لەگەڵ تەواوی دەوڵەتەکانە تەماسی هەبێ ئەمە تا ئیسەر ڕووی نەداوە ئەمە یەکەم جارە ئەمە ئەکرێ ئەمە ئەمانە ئەوەمان پێڵێ کە هەم کوردی تورکیا پێویستیەکی جددی لەم قۆناغا هەیە قەنەعەتیشی پێێتی چەکدا بنێ و بچێتە پرۆسەیەکی سیاسی بەو خیتابەوەکەوە یەکەم جار ئۆجەلان خیتابەکەیدا تورکایەکی دیموکراسی ئاشتی بۆ هەمووان ئیتر ئەمە دەوڵەتی تورکە بە معنای تورک چێتی نەمێنێ و ئەوانیش لە بەرامبەرە هەنگاو خیتابەکەی تۆخ ئەکردەوە تا گەشتە ئەوەی کەوا باوەڕی بە دەوڵەت نەتەوە نییە باوەڕی حتا بە حکمی زاتی و سەر بەخۆیش نییە ئەبێ دەوڵەتێک دروستکەین و دەستورێک بنووسینەوە و کۆمەڵی یاسا و ڕێسا دروست بکەین کە بۆ هەموو گەلانی تورکیا بێ و حتا تموحیشی لەوە زیاتر لە خیتابەکانیە ئەڵێ بێ ئەم بیرکردنەوە و ئەم دنیا بینیە تازە بۆ تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێت. ئەمە ئەوەمان پێ ئەڵێ تورکیا ئۆجەلان دەمپارتی مەهاپە گەشتونەتەوە قەناعەتە کە گۆڕانکاریەکی ڕیشەیی بەڕێوەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تورکیا بەدەر نییە لەو گۆڕانکاریە. باشە مامۆستا ئۆجەلان ینی دەوڵەت نەتەوە ڕەت دەکاتەوە هەندێک دەڵێن ئەمە بچووک بوونەوەی خواستەکانی ئەوە وازی لە دەوڵەت هێناوە ینی تەنانەت وازی لەوە هێناوە جۆرێک لە ئۆتۆنۆمیشی هەبێ کورد یعنی زیاتر تەنا باز لە دەوڵەتی تورکیا و لە چوارچەوەی دەوڵەتی تورکیا دەکات پێ دوایە ئەمە تێگەیشتنە لە واقعی دۆخەکە لە واقعەکە لە ئێستا بڕیارە منطقەکە ئەوەی ئەوە کە بەباشی دۆخەکەی خوێندوێتەوە. من وەکو شەخص یعنی قسە لە بابەتەکە بکەم ئەم بابەتە زۆر جێگەی مشت و مڕە لە ئەبێ لە دوو ڕوانگەوە سەیریکەی ڕوانگەیەکی ئەو واقعەیە کە تورکیای تایە و ئەو دۆخەیە تورکیا ئەترسن لی لە سەرنجامەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو ئەچێ و لە ڕوانگەی ئۆجەلان خۆیشیەوە لەو ماوەیەکەوە 26 ساڵەکە لە زیندانایە دنیابینی گۆڕاوە ئایدۆلۆژیای گۆڕاوە بیرکردنەوەی گۆڕاوە ئەم گۆڕانکاریانە گەیاندی ئەو قەنەعەتە کە ئەو خیتابە سیاسی هەبێ و ئەو قەنەعەتە سیاسی هەبێ
ئێمە لە نزیکەوە لەگەڵ ئۆجەلاندا نەنیشتین بزانین بۆ وا بیرەکاتەوە بۆ نمونە من بەش بە حاڵی خۆم بڵێم ئەیتوانی لەو قۆناغەشە هەر باسی دیموکراسی بۆ تەواوی گەلانی تورکیا بۆ تورکایەکی نوێی لەسەر ئەساسێکی دیموکراسی حەقیقی بکە بەڵام ئەیتوانی ڕەتی دەوڵەت نەتەوە نەکا لەبەر یەک کۆکار ئێمە لە شوێنێک ئاژینۆک و کورد هەر چوار پارچەی هەر چوار پارچەکە دەوڵەت نەتەوەیە عەرەب دەوڵەت نەتەوەی هەیە لە هەردوو بەشەکەیە سووریا و عێراق تورکیا دەوڵەت نەتەوەی هەیە فارسیش دەوڵەت نەتەوەی هەیە ینی تۆ یەی لەم ناوەڕاستا چی ئەەکەی وەختێ دەوڵەت نەتەوە ڕەفسەکەی خۆ تورکیا هەر ناوی تورکیا ناوەکەی ناگۆڕی و زۆرینەکەی هەر تورکە خۆ تۆ خەڵکەکەی ناگۆڕی چی ئەکا دەوڵەت نەتەوە من وای تێگەیشتم لە سیاسەتی یا بڵێن دنیا بینێ تازەکەی ئۆجەلان ئەو پەڕی لێگرتوون وەکو بڵێ من لەو سەرەوە دێمەوە ئێوە لە چی ئەترسن من تەجاوزم کردووە لە ڕووی فکری و قەناعەتی فکریوە وەرن با پێکەوە دەوڵەتێک دروستکەین کە دیموکراسی حەقیقی جەوهەرەکەی بێ ئێوەش و نەتەوەکانی تریش هاوڵاتی حەقیقی ئەم وڵاتە بین ئەو کاتە ئەگەر ئاوای لێکرا ئاڵوگۆڕی دەسەڵات لە بینی تورک و کووردا ئەبێتە وەکو وڵاتێکی ئەوروپی وەکو تۆ ئەگەر ئیسە مەسەلەن جنسەی سویسری ئەڵمانی سویدی ئەمریکی هەبێ بریتانی هەبێ مرەشە حەبی لە ڕێیز و زەراوە هەتا ئەندام پەرلەمان هەتا دێتە خوار بۆ مدیریەتێک دنیا بینیەکەی ئۆجەلان بۆ ئەوە ئەچێ ئۆردۆغان و مەهاپەش ئەڵێن پشتی ئەگرین بە هەمان ڕوئیەمان هەیە جا ئیتر ئەمە ئیمتیحانێکی قورسە هەم بۆ تورک هەم بۆ کورد بەڵام ئەم خیتابەی کە خیتابە سیاسی نوێی کە ئۆجەلان قسەی پێەکە جیهانی دەرەوە هەمووی بەدڵێتی ئەوروپیەکان بەدڵیانە ئەمریکیەکان بەدڵیانە هەموو ئەو وڵاتانی کە دیموکراسی تایە بەدڵێتی کورد و عەرەب و فارس و تورکی شەر بەدڵیانە کاتێک کە کورد دەوڵەت نەتەوە ڕەت بکاتەوە کەواتە ئەڵێن استراتیجی ئەمە ئەوەی وڵاتەکەمان تەقسیم نەکرێ دابەش نەکرێ مەترسی لەسەر ئایندەیان نییە ئیتر ئەو خیتابە ئەگەر سەری گرت یعنی تورکایەکی دیموکراسی تەواو دروست بوو لە هاوڵاتی بوونا کوردێک و تورکێک 100% وەکو یەکبوون معنای وایە دنیابینی و فکرێکی تازەی زیرەکانەیە و ئازایانەیە کە ئۆجەلان گەیشتۆتە ئەو مستەوایە و ئەم ڕەتکردنی دەوڵەت نەتەوەش ریسکێکە جورئەتێکە ئۆجەلان کردوێتی واقع خوێندنەوەیە یان خۆ بەدەستەوەدانە ئەوە دیار نییە هەتا کۆتایی پرۆسەکە دیار نییە چونکو ئێمە ناتوانین ئێستا بڕیار لەسەر ئەوە بین و ناتوانین تۆ ئێستا هەت تەنیا شرۆڤەی ئەوە ئەکەی ڕۆژانە ئۆجەلان ئەڵێ چی ئۆردۆغان ئەڵێ چی مەهاپە یا معارەزەی تورکی چی ئەڵێ دوایی لە کۆتاییە دەستکاری چی ئەکرێت لە وڵاتە بۆ نمونە ئەڵێن دەسەبین بۆ دەستور باشە ئۆجەلان فکری ئەو بۆ ئەوەی دەست بۆ کوێی دەستور ئەبا احتیمالە جیاواز بێت لەوەی کەوا ئۆردۆغان ئەوێ کوێی دەستور دەستکاری بکات مەهاپە ئەوێ کوێی دەستکاری بکە دوجار شعبی تورکی دەنگ ئەدایە دەنگ نادا ئەبێ قەنەعەتی پێ بکرێ پەرلەمانی تورکی دوایی زۆرینە و کەمینەیە ئەبێ قەنەعەتی پێ بکرێ لەکوێ پەنجە ئەخەنە سەر کام خاڵی دەستور بۆ دەستکاری کردن باشە وا پێدەچێت زۆرتر قسەکان لەسەر مەسەلی مادەی 66 بێ لە دەستوری تورکیادا ئەو مادەی کە باز لە یەک ئاڵا و یەک دەوڵەت و یان ئەوەی لە دەوڵەتی تورکیاتا دەژی لەو جوگرافیایە تورکە ئەوەی کە زۆر مهمە یعنی یەکەم شتە کە قسەی لێ ئەکرێ ئەمەیە تورکیا دەوڵەتی تورکانە هی تورک زمانە ئەمە نابێ بمێنێ بەم حسابەی کە ئەمان خەریکن ئیتر هەر مادە و شتێکی تر لە دوای ئەوە بێ لە ژێر سێبەری ئەوە دەستکاریکردنی ناڕەحەت نییە باشە کەواتە مامۆستا بە دەرەنجامەکان لە ئایندەدا دەتوانین حکم بدەین بەسەرەوەی کە ئایا بڕیارێکە خۆ بەدەستەوەدان بوو یان نا واقعی بوو حەکیمانە بوو منطقی بوو بۆ ئێستای دۆ دەرەنجامەکان ئەو بڕیارە ئەدەن ینی ئەگەر
بەم شێوەی کە ئیسە گوێمان لێ قسە ئەکەن هەنگاو ئاوا بڕاتە پێش بۆ نمونە بابەتە یاساییەکان ئەوە بایی ئەوەندە هەبن کە ئەم گەریلانە بێ کێشە و سەر ئێشە بچنەوە ناو تورکیا و ببنە هاوڵاتی ئەوەی کار و کەسابەتی حسابی کار و کەسابەتی خۆی بۆ بکرێ لە ناو دەوڵەتە جێگەی بکرێتەوە لە ناو پەرلەمانە جێگەی بکرێتەوە هیچ سەر ئێشە و کێشەیەک بۆ هیچ کەسێک دروست نەکرێ ئەوەی فیل و دۆسیەی گرتن و کوشتن و ئیعدام و نازامچی لەسرە هەموو فیلەکان دابخرێن دوای ئەمە انتخاباتێکی ئازاد بکرێ دەنگی کورد کورسی کورد پێکاتەی کورد لە پەرلەمان و لە ناو انتخاباتە گۆڕانێکی جددی و جەوهری بەسەرا بێ حاڵەتی ئیمرجنسی و تەواریع کە دەیان ساڵە لە وڵاتەیە لەسەر کوردستانەکەی نەمێنێ بچی وەکو مەسەلەن وەکو شارەکانی تری لێبێ لە گەشە پێکردن لە گرنگی پێدان لە لابردنی ئەو شتانەی کە ڕواڵەتی ئیمرجنسی و حاڵەتی تەواریئن وەکو بە عەسکەرەکردنی مەنتیقەکە بە چەکدارکردنی وەکو مەسەلەن ئەوەی کوردە لەوێ چەکدار کراوە بە هەر جۆرێکەیە ئەو چەکانە نەمێنن بە هیچ جۆرێ حاڵەتێکی مەدەنی سروشتی دیموکراسی بێتە پێش ببینین ئەو وەختە ئەڵێن پرۆسەکە سەرکەوتوو بوو تێزەکانی ئۆجەلان سەرکەوتوو بوو بیرکردنەوەکانیشی زۆر عاقلانە و ژیرانە و بوو هیچ لەژێر هیچ فشارێکە ئەمەی نەکرد هەر بیرکردنەوەی خۆی بوو لەگەڵ دۆخی ئەمڕۆ یەکی گرت لەگەڵ دۆخی تایبەتی ئەخبارتی ئۆردۆغان و مەهەپە یەکی گرت بۆ ئەوەی ئەوان بڕۆنە قۆناغێکی تر لە پێگەی خۆیان لە تورکیا وە کوردیش بچێتە قۆناغێکی تر لەم دۆخی کە ئیساهەیەتی ئەنەمێنێ باشە مامۆستا بە گشتی بەرمەبنای ئەوەی لە تورکیا ڕوودەدا ئەوەی لە سووریا هەیە تەمان هەموو تا ڕادەیەک گرێدراوی یەکترن بە تایبەت لە ڕۆژاوی کوردستان و لە باکوور دۆخی کورد چۆن دەخوێنیتەوە؟ من وازانم ئێستا هەندێک دابەشی دەکەن لە بینی سەردەمی زێڕین و سەردەمی پەراوێز خستنە ئەوانەی کە ئەبینم زۆر ڕەشبینانە سەیرەکەن ئەتوانم بڵێم دوو بەشن بەشیکیان هەر عاتیفەیەکی نەتەوەیە زۆر دڵیان ئەسووتێ بە مواقعی کە هەیە ئەو بەرپرسە ئەمریکیە کە هاتووە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەندێک لێدوانی داوە دەربارەی هەسەدە و چەکەکانیان و ئەو واقعی کە هەیە هەندێکیش بێمەعلوم لەبەر لە بێمەعلوماتیوە قسەکانەکەن ینی زانیاریان نییە بۆ نمونە متابعی بەردەوامی کەیسەکەیان نەکردو بۆیە ئێستا ئەوە ئاڵێن ئەگینا ئەوەی کە بۆ نمونە لە سووریا ڕوئەدا ئەوەی کە لە سووریا ڕوئەدا و ئەوەی ئەو پیاوە ئەمریکیە ئەیڵێ ئەو تۆماس ئەیڵێ شتێکی غەریب و عەجایبی نەوتووە ئەوان هەرگیز داوای تەقسیمی تورکیا سووریایان نەکرد بۆ پاڵپشت داوای دەوڵەتی سەربەخۆشیان نەکرد ئەمڕۆ بەرپرسێکی باڵای هێزەکانی سوورای دیموکرات ئەڵێ ڕاستە بەشێک لە دۆستەکانمان نیگەران بن بە قسەکانی تۆماس بارک بەڵام شتێکی عجیب و غەریبی غەجی من زۆر بە دوچنم کرد ورد وشەکانیم چەند جار خوێندەوە بیرم لێ کردەوە دوای ئەو شتانەی وتە بووم پێشتر و کە نووسی ویشمە هەمووی سەیرم کردی بەریەکەوتنێکی تیان نەبوو ئەو ڕێکەوتنەی کە کردیان لە بینی مەزلوم عەبدی و ئەحمەد شەرعا ئەو کابرا ئەمریکیات و ئەو قسانە شەرحەکە خۆشتێکی زیاتری نەوتووە کێ ئەو ڕێکەوتنەی پێکردن هەر ئەمریکا کردی ئەمریکا مەزلوم عەبدی هەڵگرت و بە کۆپتەر بردی بۆ دیمەشق ئەمریکا کۆبوونەوەکەی ڕێخست ئەو خاڵانەی کە لەسەری ڕێکەوتون تەقسیمی تورکیا تەقسیمی سووریای تیانە ئەوە شیتیانە کەەوە کورد خۆی ڕادەستکە ئەوەی تیانە چەک ڕادەستکە ئەڵێ جێک یعنی بە میکانیزمێک ڕێخستنی هێزەکان ئێستا هێزەکانی ناو سووریا کە ئەحمەد شەرعیە ناونی ئەنواع و ئەشکال هێزی لەگەڵ خۆی هێناوە ناویان ناوە سوپای یەکگرتووی سووریا بەڵام هەر هێزێ بۆ خۆی هەرماوە هێزە و سەرکردنی خۆی هەیە ناوی هێزێکە بۆ ناوێکی تایبەتی لەسەر بووە بەڵێ ناوی شخصێکی مردووی کۆنی لەسەر بووە ئێستا ناویان ناوە لیوای فڵان ژمارەیان داوەتێ لە جیاتیە ئەنا سەرکردەکەی و ئەندامەکانیشی لە شوێنی خۆیەتی ینی سووریا
جارێ لە قۆناغ لە هەنگاوی یەکەمی دروستبوونەوەی سووریایە بەو ئاسانیە جێگیر نابێەوە بەو ئاسانیە هەموو شتێک ناتوێتەوە لە ناو یەک سوپا و لە کیانی یەک دەوڵەتاو چونکو هێشتا کێشەکان هەرماون. ئیسرائیل هێشتا چاودێریەکی وردی ڕۆژانەی سووریاکە، ئەمریکا چاودێریەکە، تورکیا بۆ بەشەکەی خۆی بە وردی چاودێریەکە، ئێران بۆ بەرژەوەندیەکانی ئایندەی خۆی چاودێریەکە، هەروەها ڕووسیاش. باشە ئەمانە بە ئاسانی ئەم دۆخە ئەمریکا ئەوێ زوو ئەو ماسە بمەیە و ئەو هەوێنەی تێی کردووە ئەوێ نەهێڵێ ماسەکە خەسار ببێ، شیرەکەشی لە دەست دەرچێت. ئەمەش تەوان بەشێکی زیندوو لە معادلەکە کووردە، کوردی شتا ئیسا عاقلانە، زیرەکانە، استراتیژانە هەنگاوی ناوە. دەوترێ دوێنێ وەفدی ئیسرائیلی و سووری لە باکۆ پێکەوە کۆبوونەتەوە لەسەر هەندێک پرس و بابەتی بێگومان پێوەست بە سووریا قسەیان کردووە. دەوترێ هەوڵ هەیە بۆی کە نەتەنیاهو و ئەحمەد شەرع پێکەوە دابنیشن گفتوگۆ بکەن بە تایبەت لە مانگی سپتەمبەرە لە ئەمریکا، پێما بێ لە ئەمریکایە، دڵێن پێکەوە کۆ ببنەوە و لەسەر مەسلەی ڕێکەوتنامەی ئیبراهیمی قسە بکەن بۆی کە سووریا بە فەرمی ببێتە بەشێک لەو ڕێکەوتنامەیە. مەسلەی ڕێکەوتن یا چوونە ناو ئەو پرۆسەیە ئەو شتەی کە هەیە پێوترێ دینی ئیبراهیمی یا ئەو شتانە، ئەحمەد شەرع تا ئیسا نەڕەبزی کردووە نەقبوڵی کردووە تا ئێستا. بەڵام شۆڕەڤەکاران و ئەو کەسانی کەەوە زۆر متابعی بابەتەکەکەن بە دوواداچوونەکەن ئەڵێن بە پێی هەنگاوەکانی پێشتری ئەحمەد شەرع سەیر نییە بشتێتە ناو ئەو ڕێکەوتنە، بە تایبەت کە پەیوەندی ئەحمەد شەرع زۆر بەهێزە لەگەڵ ماڵی شێخ زاید، محەممەد شێخ زاید و ئیمارات کە ئەتوانی بڵێ تا ڕادەیەکی زۆر ئەوانن برەو بە بابەتەکەدەن و ئەوانن ئیش لەسەر تەطبیعی ئەو پرۆسەیە ئەکەن لە شەرقی ئەوسەتا و ئەمانیش پەیوەندی زۆر بەهێزە لەگەڵ ئەوان، دو ئێوەش لەگەڵ سعودیە. تەمان سعودیە شتا ئیسا ڕەفز و قبولی زۆر ئەوەی نەکردووە، هەرچەند لە ئەوەڵۆ نەرمتر بوو، ئیسە تۆزێت تونترە. ئەو بابەتەش بابەتێکە ئەحمەد شەرع نازانی ئەم شتانە بە تەکتیک ئەکەیا بە استراتیج. یعنی ئێستا ئەحمەد شەرع ئیکە لەو شتانەی قسەی لەسەر هەڵوێستی لەسەر نەکردووە، ئەوەیە کە ئیسرائیل هیچی لە سووریان نەهێشت لە دوو هەفتەی یەکەمی کە ئەحمەد شەرع هاتە سەردەسەڵات. هێزی دەریایی، هێزی سەرزەوی، لەوەی ڕۆکێتە دوور هاوێژە بە هێزەکانی فڕۆکە هەر هەمووی سووتان، هەتا مستەوداعی چەکەکانی هەموو سووتان، هەر هیچ هەڵوێستێکی نەبوو. ئەما واگەیەنێ کە پێشتر جۆرێ لە ڕێکەوتنجا یا ڕاستەوخۆ لە نێوان خۆیانە یا ناڕاستەوخۆ لە ڕێگەی ئەمریکا و بەریتانیاوە ڕێکەوتن لە بینی ئەحمەد شەرع و ئیسرائیلا کرابێ. بۆیەتر ئێستا ئیسرائیل دوای ئەو فترێ ئەو دەسانەی وەشاندی، دوای چەند جارێکی تیژ لەم لاو لەولا دەسی وەشان کە ڕەدڵفیعل نەبوو، ئیتر ئێستا قسە لەوە ئەکرێ، ئێستا قسە لەسەر ئەوە ئەکرێت لە بەرامبەر منتیقەی جۆلانە کە دەمێکە ئیسرائیل داگیری کردووە، تەڕابلس کە بەشێکە لە لوبناان بدرێ بە سووریا، لە بەرامبەرە جۆلان بدرێ بە و ئەم قسانش ئێستا ئەکرێ. هەندێکەڵێن ئەوە بەشێکە لە ئەو دەستکاریکردنی خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەی کە ئەمریکیە لە ئەساسە، ئیسرائیلیە لە تەرحە، ئەوروپیشە لە دەعمە. زۆر بەڕێز مامۆستا محەممەد ڕەوف سیاسەتمەدار، سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان، سپاس بۆ ڕوونکردنەوەکانە، سپاس دەکەم. خۆشەویستان، بەردەوامین دوای پشوێکی کورت دێنەوە خزمەتتان.